دووەمیان بە هاتنی ساڵێکی نوێ و کۆتایی پێهاتنی ساڵێکی میلادی پێویستە ئینسان لە خۆی بپرسێ چیمان کرد چی دەکەین. بەڕاستی لە کۆتا ڕۆژ و پێشوازی دەقەکانی سەری ساڵدا ئینسان پێویستە جا مسلمان بیان غێرە مسلمان مرۆڤایەتی پێویستە لە خۆی بپرسێ من 1 ساڵ تەمەنم ڕۆیشت لە ماوەی ئەم ساڵەدا چیم کردووە و ئایا بەرنامەم چییە بۆ ساڵی داهاتوو نەخشە و پلانێکم پێیە یان نا. چونکە پێغەمبەری ئەکرەمی ئێمە صلی الله عليه وسلم فەرموویەتی من استوى يوماه فهو مغبون ومن كان يومه شرا من أمسه فهو ملعون. هەر کەسێک ئەمڕۆ و دوێنەی وەکو یەک بێ ئەم ساڵ و پاری هەر وەکو یەک بێ هیچ پێشکەوتنێکی بەخۆیەوە نەبینی بێ ئەمە زەرەدمەندە. یعنی هەر کەسێک ئەم ساڵیشی هەر وەکو پار بوو بێ هیچ پێشکەوتنێک لە بواری دینداری لە بواری تەوبەکاری لە بواری کاسبکاری لە بواری تەبایی خێزانی لە بواری قەدر و حرمەت لە کۆمەڵگادا زیاد نەکرد بێ هەر ڕێک وەک خۆت مابیەوە خۆشەویست فەرمووی تۆ زەرەد کردووە زۆرت کردووە وەستاوی. پەنا بەخوا هەر کەسێک بەیانی خراپتر بێ لە ئەمڕۆی خراپتر بێ لە دوێنەی ئەم ساڵی 2016 خراپتر بوو بێ لە 2015 ئەوە مەلعونە ئەوە نەفرەتی لێکراوە لەلایەن خودی خۆیەوە هاتە لە بەیە کاتێک کە پار باشتر بوو بێ لەم ساڵ ئەم ساڵ خراپتر بوو بێ هەر لە خۆ ڕقی لە خۆیەتی هەر لە خۆتەوە خۆت پێت کەمیە دەبی بە مەلعون بەرامبەر بە خۆت خەڵکی گەلان دنیا نەفرەتت لێ دەکات و پاشان بەرامبەر بە خوای پەروەردگار